بکە ئەوە کۆمەڵگەیەک بووە پێغەمبەریش ئەوە کۆمەڵگەیەک بووە پێغەمبەریش لا تحسبوه شرا لكم بل هو خير لكم چەنەها خەڵکەی مسلمانە بێت بەڵام بە جوێندانی ئەوان و بەگاڵتەکردنی ئەوان پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام لەکەدار نابێت. خدا فەرمووی ئەلەم نەشرح لەکە صەدرەک ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك يعرفونه كما يعرفون أبناءهم. چاچی ئەناسن وەکو چۆن ڕۆڵەکان خۆیان ئەناسن ئاوا ئەو پێغەمبەرە ئەناسن عەلەیهی السەڵاتو وەسەلام. بۆیە خوای گەورە میهرەبان ئەمری پێکاوە فەرمێت فاصدع بما تؤمر وأعرض عن المشركين. دەی ئەی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام ئاشکرای بکە دینەکەت ئاشکرا بکە و بەو شێوەی کە ئەمرت پێکراوە ئاشکرای بکە وە پشت بکە لە مشریکەکان وە گوێیان مەدەرێ ئهمالیان بکە. فاصدع بما تؤمر وأعرض عن المشركين إنا كفيناك المستهزئين. ئێمە بەسمان بێ بۆ ئەو کەسانی کە گاڵتەت پێکەن.